ئێوارەتان باش. بەڕێزان کەمێک پێش ئێستا پەرلەمانی کوردستان بەبێ دەنگی پەرلەمانتەرانی ئۆپۆزیۆن ماوەی پەرلەمانی تا مانگی 11 درێژ کردەوە و ویلایەتی سەرۆکی هەرێمیش بۆ 2 ساڵی تر درێژ کردەوە. درێژکردنەوەی وادەی پەرلەمان و سەرۆکی هەرێم لە چوارچێوەی ئەو پرۆژەیەدایە کە ئەمڕۆ فراکسیۆنی کوردستانی خستیە بەرنامەی کاری پەرلەمانەوە و دواتر بەهۆی ناڕەزایی پەرلەمانتەرانی ئۆپۆزیۆنەوە پشێوی لێکەوتەوە دواتر دانیشتنەکە دواخرا. باگوێرەی درێژکردنەوەکە وادەی هەڵبژاردنی پەرلەمان بۆ مانگی 4 داهاتوو دوا دەخرێت و هەڵبژاردنی سەرۆکی هەرێمیش بۆ ساڵی 2015 دواخرا. بەڵام بەرەزان بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر دووەم دانیشتنی پەرلەمانی کوردستان کە تێیدا ئەم پرۆژە یاسایە پەسەند کرا کە پاش 4 مانگی تر ماوەی پەرلەمان یاخۆ سەرۆکایەتی پەرلەمان درێژ کراوەتەوە بۆ مانگی 11 و ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی درێژ کراوەتەوە بۆ 2 ساڵی تر واتە لە ساڵی 2015دا بەپێی یاساکە لە 20 2013دا ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تەواو دەبێت و درێژ دەکرێتەوە بەپێی پرۆژە یاساکە تا 19 2015. بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر و وەرگرتنی زانیاری زیاتر فەرمان محەممەد پەیاملێری نارتی لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ فەرمان، زانیاری زیاتر لەبارەی دانیشتنەکەی پەرلەمانەوە بەتایبەتی پەسەندکردنی پرۆژە یاساکە. بەڵێ سڵاو لێ و لە بیدەرانی نارتیش دیار لە دانیشتنی دومی پەرلەمانی کوردستان کەوا بڕیار بوو کاتژمێر 4 دەستپێکا، بەڵام دواتر بۆ نیو کاتژمێر دواخرا لە دانیشتەکەدا وەک چۆن باوەڕوان دەکرا کە هەردوو پرۆژە یاسایی یاخود پرۆژە بڕیاری پێشکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بخرێتە دەنگدانەوە هەرچەندە کە دوای خستە دەنگدانی هەردوو پرۆژە بڕیارەکەەوە پەرلەمانتاران نیگەرانی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە و بەبوونەوە و بەرزکردنەوەی دروشمی جۆراوجۆر ناشەرعیەتدان بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم سەدرم پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە بەردەم سەکۆی پەرلەمانی کوردستان بە لێدانی سەپڵە و لێدان لە مێزەکانی بەردەمیان ناڕزایەکانی خۆیان دەربڕی، بەڵام سەرۆکایەتی پەرلەمان بەردەوام بوو لەسەر خوێندنەوە و خستە دەنگدانی هەردوو پرۆژە بڕیارەکە و دواتر بە زۆرنەی دەنجی پەرلەمانتاران کە نەژمێدرا ئێمە ڕۆژنامەنووسان لە کاتی دەنگدانەکە ئامادە بووین بڕیاردرا لەسەرەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان درێژ بکرێتەوە بۆ ماوەی 2 ساڵی داهاتوو و هەروەها خولی سێمی پەرلەمانی کوردستانی درێژ بکرێتەوە بۆ مانگی 11. بەڵێ فەرمان، دەستپێکردنی کۆبنەوەکە بە خوێندنەوە بوو، بە گفتوگۆ بوو یان دەنگدان لەسەر پرۆژە یاساکە؟ دیارە خوێندنەوەی لە دانیشتنی ڕابردووی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە کاتژمێر 1 دەستی پێکرد خوێندنەوەی یەکەم بۆ هەردوو پرۆژە بڕیارەکە کرا و لە ئەنجامدا پەرلەمانی کوردستانی لێکەوتەوە، بەڵام دوای کۆتایی هێنان بە دانیشتەکەی دوانیوەڕۆی ئەمڕۆ لەم کۆبنەوەیدا تەنها دەنگدان بوو لەسەر دوو پرۆژە بڕیارەکە، واتە لە پێشتر خوێندنەوەی یەکەم بۆ دوو پرۆژە بڕیارەکە کرابوو. بەڵێ دوا زانیاری لەبارەی ئەوەی کە لە ئێستادا هەڵوێستی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی دەبێت لە پاش ئەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیی کە ئەنجامیاندا لەناو هەڵوی پەرلەمان؟ دیارە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن تا ئێستاوە بووە وەکو سەرەتا وەکو یەکەم هەڵوێستیانەوە بۆ دەنجیان بە پرۆژە بڕیارەکە نەداوە و بۆ گفتوگۆکردنی دیاتر باش دەزانم ئێستا لە ناو هەڵی پەرلەمان ڕاستەوخۆ هەم بۆ بینەرانی بەڕێزی NRT پرسیارەکان ئاراستەی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بکەین با لە زاری خۆیانەوە ببیستین دوایین هەڵوێستی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لەبارەیەوە چی دەبێت. سەرتاش دەچینە لای سەرۆکپەرست پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان کە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانەکە شەرەنگە و کاتت باش دەمێ ئەوە بپرسم ئێوە وەگەوەی کە پەرلەمانی کوردستان بەبێ ئەوەی کە ئێوە تەنگ لەسەر دوو پرۆژە بڕیارەکە بدەن دەربارەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم، بەڵام دواتر بە زۆرنەی دەنج پەرلەمانتاران پەسەندکرا، ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستان چییە بێت؟ دیارم سەرەتا سەرخۆشی لە خۆمان و لە خەڵکی کوردستانەکەین شتۆی ئەمڕۆ دیموکراسیەت لە هەرێمی کوردستان مێژرا لەناو هۆڵی پەرلەمانە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و زۆرینەی پەرلەمانیەوە و ئەمە کارەساتێکی گەورەیە ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە لە مێژووی دیموکراسیەتی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوەی کە لەناو هۆڵی پەرلەمان ڕوویە هەم هێنانی پرۆژە یاساکان زۆر نایاسایی بوو و ئەوەی کە پشێوی شەڕی لێ بکرێتەوە سەر لە بەیانی و هەمان شێت مناقەشەی پرۆژە یاساکە کە ئەم دوانیوەڕۆی سەعات 4:30 دانیشتنی پەرلەمان جایەتی دەستی پێکردەوە جارێکی ئەوەش هەر نایاسایی بوو و پشێوی دروست بوو و شەڕ و تێکدادان لەناو پەرلەمانان دروست بوو بە نوعێک کە هیچ پەرلەمانتارێک نەگوێی لە خوێندنەوەی راپۆرتەکانی لیژنەی یاسایی بوو، نەگوێی لە خوێندنەوەی
بەرگەکانی پرۆژەکە بوو گوێرە سەرۆکایەتی پەرلەمان بوو کە یەخەنە دەنگ نەکەس دەنگەکانی ئەبژار یعنی بە هیچ شێوەیەک پرۆسەی دەنگان نەبووە و عملیەکە چۆن لە سەرەتاوە بە نایاسایی هاتووە مەسلەی دەنگانەکە شەڕوا بە نایاسایی بووە نە پرۆسەی دەنگان بووە نە هیچ لە کۆتاییە سەرۆکی پەرلەمان ڕایگەیانوتی بڕیارەکان پەسەند کرا. بەڵێ من دەمێ ئەو بپرسم ئایا ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دوایین هەڵوێستان چییە بێ ئایا هەڵوێستی ئێوە لەو بارەیەوە دەمانێت بەڕاشکاوان پێمان بڵێن هەڵوێستی ئێمە لە دەماسێوان کە مۆفتی داهاتومان چی بێ و ئەمە ئێستا هەموو بابەتەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بۆتەوە و انقلابە بەسەر شەرعێتا بە بڕای ئێمە و خەڵکی کوردستان دەنگ بۆ پەرلەمان دەنگ بۆ سەرۆکایەتی هەرێمەدا بۆ ماوەی 4 ساڵە و هیچ کەسێک توانای درێژکردنەوەی ئەم ماوەی نییە بەپێ یاسا هەندێک بڕگە و لەباری تایبەتانە بێ کە توانای درێژکردنەوەی ئەمەی نییە و ئەمەی پەرلەمان ئەمڕۆ کردی لووتکەی نایاساییە بەداخەوە لە پەرلەمانی کوردستان کراوە ئێمە هەموو شتێکمان بۆ خەڵکی کوردستان ڕوون کردوێتەوە و دراسی ئەو وەکو باس ئەو ڕێکار و میکانیزمانە ئەکەین کە لە داهاتوایان بێت. بەڵێ دەمێ دوایین پرسیارم ئەوە بێ ئایا ئێوە وەکەوەی لە دوو پرۆژە بڕیارەکە یەکێکیان تایبەت بوو بە درێژکردنەوەی خولی سێمی پەرلەمانی کوردستان ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەک پێشتر خۆتان ئاماژەتان بۆ دەکرد کە پەرلەمانێکی ماوە بەسەرچوو ناوتان دێنا ئایا ئێوە وەکو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن دەمێنەوە لە پەرلەمانێکی ماوە بەسەرچوو یاخودنا؟ بەڵێ ئێمە ڕامانگاندووە کە درێژکردنەوەی پەرلەمان و درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم نایاساییە لە ئەلفەوە بۆ یایی و مناقەشەی نییە بۆ ئێمە وەکو باسم کرد دراسی هەموو ڕێکارەکان ئەەکەین و بە تاکید ئێمە پەرلەمانی کوردستان ڕاستە ئەم خولە تەواو بۆ ئێمە لە ناو پشویین بەڵام لە کاتی تەواوبوونی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان ئێمە قسەی خۆمانانەوێ بەدڵگایە. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنگ پەرست پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان. ئێستاش بەڕێزان دەچینە لای پەرلەمانتارێکی تر لەسەر دیستی کوردستان لەسەر پشتی نیشتیمانی کوردستان بزانین هەڵوێستی ئەندامانی دەستی کوردستانی لەسەر پشتی نیشتیمانی کوردستان لەبارەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان چی بوو؟ کەک لێرە و کاتت باش دەمێ ئەو بپرسم ئێوە وەکو ئەندامانی دەستی کوردستانی لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەگەوەی پێشتری ژمارتان گەیاندبوو کە ئێوە پرۆژە بڕیارانە مڵکی ئێوە نییە ئایا ئێوە تا چەند لەگەڵ درێژکردنەوە هۆکاری چی بوو بۆ دەنگتان بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا بە 2 ساڵی پێش؟ ئێمە کوێژەتی نیشتیمانی کوردستان هەر لە زوانێ هەوڵمان داوە کە هەموو کارەکان بە سازانی نیشتیمانی بڕوا و هەموارکردنی دەستوریش بە سازانی نیشتیمانی بڕوا و ئێمە دەستوورمانەیە بۆ تەوحیدی هەموو میلەت نەکو لەبەری خەمۆشانی میلەت ئەم پرۆژە بڕیارەش کە ئەمڕۆ ئێمە دەمان پێداوە تایەتی ئەڵێ بە مەرجە کە دەستور هەموار بکرێتەوەنیە بە سازانی نیشتیمانی واتە ئەو سازانی نیشتیمانی. بەڵێ دکتۆر لێر ئەگەر گوێت لێمانە دکتۆر لێر پرسیارەکەمان ئەوەیە سەبارەت بە مادەی 2 پرۆژە یاساکە کە باس لە هەموارکردنەوەی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان دەکات بە سازانی نیشتیمانی گەرانتی چییە بۆ هەموارکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە داهاتوودا بە تایبەتی لە ناو پەرلەمانی کوردستاندا؟ ئێمە گرنگی چییە؟ گرنگی ئەوەیە ئەوە بڕۆ بۆ پرۆژە بڕیارێک لە ناو پەرلەمانی کوردستاندا و ئەندامانی پەرلەمانی کوردستان پەسەندیان کردو و هەڵبەتە لیستی کوردستانی زۆر باش بە دوایەدا دەڕاوە بە هەوڵی دەدەین بە سازانی نیشتیمانی دەستور هەموار بکرێت ئەگەر بێت و ئێمە هەمومان ئەزانین هەموو یەکێکیش پێشتر باسی کردو بە مەعارەزە و بە لیستی کوردستانیشەوە کە ئەڵێن دەستور پێویستە هەموار بکرێتەوە و دەستور بەڕا نەخرێتە ڕاپەستی جەماوەریەوە و لیژنەی تایبەتیمەندی بۆ دابێت. بەڵێ دکتۆر لە پرۆژە یاساکەدا باس لە پرۆژە یاساکەدا باس لە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی پەرلەمان دەکرێت بۆ مانگی 11 ئایا باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە کە لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت یاخودنا؟ بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا ئەنجام دەدرێت ئەوەی کە درێژ کراوەتەوە بۆی چیانزە ئەوەیە کە ئەو فراغە قانونیە کە هەیە نەمێنێ لەبەرەوەی ئێمە لە 28 کۆتایی بە کاری پەرلەمانیمان دەیرێ و فراغێکی قانونی دروستە بێت و ئێستا ئێمە ئەوەی کە کردومانە ئێمە بڕۆمان پێێتی لە پێناوی سازانی نیشتیمانیایە و لە پێناوی میلەتەکەمانایە و بکەین لە داهاتوودا پەرلەمانی داهاتوو هەمووان دەستور هەموار کاتەوە بە شێوە بێتەوە یەکگرتنی هەموو میلەتەکەمان برێتەوە بە شەو پێشبینی هەموو میلەتەکەمان بێتە هۆی ئەوەی کە دەسەڵاتی سەرۆکایەتی بڵێن سەرۆکی هەرێم ئەگەر هەر کەسێک بێت هەر بەڕێزێک بێت بەم شێوەی ئێستا نەمێنێتەوە و دەستورەکەمان بکرێت بە دەستورێکی پەرلەمانی دیموکراتی کۆماری.
بەڵێ بەڵێ فەرمان ئێمە حەزەکەم لێرە ئەو نازانم لێرە تەسەورەکەم لە حاڵەتی تەشەنوجاتە تێگەشتنەکان لەگەڵ یەکتریە کەمتر ئەبێتەوە ئەجینا وازدانم ئەوەی کە ئێمە داوامان کردو کێتی نیشتیمانی کوردستان سازانی نیشتیمانی لە زۆر دەبێتەوە داوامان کردووە و ئەشمانەیە یەکێتی میلەتە ڕیزەکانی میلەتەکەمان پارێزین و معارەزە شەر ئەوەی داوا کردووە بەڵام کاک لێر ئەوەی کە ئێوە ناوی دەنە نیشتیمانی ئەوەی کە ئێوە ناوی دەنە نیشتیمانی ئۆپۆسیۆن پێی وایە ئەمە کودەتایەکە بەسەر پەرلەمان بۆچودان چی سەبارەت بە تۆ ناتوێت کەتی ڕیزەکانی گەڵڕێخی تۆ ناتوێت دەستور هەموارکەی بە شێوەیە کە لە خزمەتی هەموو کۆمەڵانی خەڵکا بێتوە کە دەستورەکە لە دەستورەکە سیستەمێکی پەرلەمانی دیموکراسی کۆماری بێت هەڵبەتە ئەمەش کاتی و لیژنەی مختصی خۆی دوازان بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێتەمە یەکگرتنی ڕیزەکانی گەل لای ئێمە لەسەر و هەموو شتێکەوەی سەبارەت بە خوێندنەوەی ئێوە لەناو پەرلەمانی کوردستاندا سەبارەت بە درێژکردنەوەی وەلایەتی سەرۆکی هەرێم ئایا بەڵێ دیار سپاس بۆ کاکلێر بەڵێ فەرمان لە ئێستادا ئۆپۆسیۆن ئایا لەگەڵ ئەوەدان کە پەرلەمانتەرانی ئۆپۆسیۆن لەگەڵ ئەوەدان کە ڕوونکردنەوەیکیان هەبێ قسەیەکیان هەبێ سەبارەت بەما و ئەگەر پێمان بڵێ دوا هەڵوێستەکانی ئەوان چیە لە ئێستادا لەناو هەڵی پەرلەماندا؟ بەڵێ دیارە دوایین هەڵوێستی ئۆپۆزیسیۆن ئەوە بوو لەبارەی ئەو دوو پرۆژە بڕیارەوە کە هەڵسان بە لێدان لە مێزەکانیان و بە بەرزکردنەوەی دروشمی جۆراوجۆر بەڵام هاوڕوان دەکرێت کە ئۆپۆزیسیۆن لە ماوەی چەند کاتژمێرێکی داهاتوو بە فەرمی ڕوونکردنەوە لەو بارەیەوە بدەن قسەی خۆیان هەبێت لەو بارەیەوە ئەوەی ئێستاکە ئاشکرا بێت تەنها ئەوە بووە کە لە ڕاگەیاندنەکان و ئێمە بۆ بینەرانمان گواستوێتەوە. ئێستاش دیارە سەرجەم پەرلەمانتاران دوای کۆتایی هێنان بە دانیشتەکە دیارە لە هەوڵی ئەوەدان لە پەرلەمان بچنە دەرەوە بەڵام ئێستا دەمەوێت چەند پرسیارێک ئاراستەی پەرلەمانتارێکی بەڵێ فەرموو کوردستان بکەین کا قادر ئەو کاتت باش دەمەوێت سەرەتاوە لەوە دەست پێ بکەم ئێوە وەکو پەرلەمانتارانی پارتی دیموکراسی کوردستان ئەم هەڵوەستەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان خود ئەمڕۆژێ ئەوڕۆی هەرێمی پەرلەمانی کوردستان تا چۆن بینی؟ وەڵاهی بەداخەوە ئێمە قەت خۆزگەی ئەومان نەدەخواستوە تەسەوڕی ئەوەشمان نەدەکرد تقریبان کە ئەم جۆرە هەرس و کەوتە لە هۆڵی پەرلەمانی کوردستان بکرێت چونکە ئەمە حقیقەت دیاردێکی ناشرینە و خەڵکی کوردستان دژی ئەم جۆرە هەرس و کەوتانەیە خەڵکی کوردستان پشتی گەورەی لە پەرلەمان دەوێت و حەزەکان نوێنەرانی خەڵک لە پەرلەمان دەبێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتی ئەو متمانەی بن کە خەڵک بەوانی داوە دەبێت ئەو بپرسن وەک ئۆپۆزیسیۆن بازەوە دەکاتن کە لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمان لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستاندا نییە کە ماوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم لە وادەی خۆیدا دروست بکاتەوە ئایا ئێوە قسەتان چییە؟ ئێمە دەڵێن حاڵەتێکی زۆر احتیاجیە پەرلەمانی کوردستان هەروەکو هەموو لایەک دەزانن مەڵبەندی یاسادانانە و مەڵبەندی چارەسەری پرسە نەتەوەی نیشتیمانیەکانە ئێمڕۆ هەرێمی کوردستان لە هەلوو مەرجێکدای هەمومان دەزانین ئەگەر بێت و ویلایەتی پەرلەمان و ویلایەتی بەڕێسەرۆشی هەرێم کۆتایی پێبێ فەراغێکی یاسایی و فەراغێکی دەسەڵات لەم هەرێمەدا دروست دەبێ کە ئەمە لە خزمەتی هیچ لایەک نییە تەنها لە خزمەتی دژمنان نەبێ هەرێمی ئێمە یاسای خۆی هەبێ سەرۆکایەتی هەبێ تاکو هەڵبژاردننی داهاتوو دەکرێت ئێمە زۆر تەحەدیاتمان لە پێشە کێشەمان لەگە حکوومەتی عراقەیە کێشەمان لەگە ئەو ئەزەماتە سیاسانی کە لە مەنتەقە هەیە کاریگەریان لەسەر هەرێمەکە ئێمە هەیە بۆیە پێویستە زۆر کاک قادر ئەگەر گوێت لێمانە پرسیارێک دەکەین کاک قادر حەزەکەم ڕای ئێوە بزانن لەبارەوەی کاک قادر بەڵێ ڕای ئێوە سەبارەت بۆی کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی لە یادی شۆڕشی گوڵاندا ئەوەی ڕەت کردەوە کە ماوەی سەرۆکایەتیکردنی درێژ بکرێتەوە و ئەو بەو شێوەی ڕایگەیان کە لەگەڵ درێژکردنەوەدا نییە ڕای ئێوە سەبارەت بەوە بێگومان ئەمە خواستی خەڵکی هەرێمی کوردستانە و پاراستنی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانە بەڕاستی مەوزوعەکە بەرژەوەندی گشتیە مەسئلەکە پاراستنی ئەم ئەزمونەیە بە سەلامەتی مەسئلەکە بەرەو پێشبردننی ئەم ئەزمونەیە یعنی چۆن مەسلحەتی گشتی دەخوازێ بۆ بێگومان سەرکردایەتی سیاسی بەو ئیتیجاهە بیر دەکاتەوە تا چەند ڕاستە کە دوێنێ شەو لە کۆبنەوەیەکی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان
ڕێکەوتنێکی سیاسی کراوە بۆ ئەم پرۆژە یاسایە ئەوەی چەنەوە ڕاستە بەڕێزیشتیان ئاگادار بن لەم چەند هەفتەی ڕابردوو بابڕین بەردەوام سەرۆکایەتی پەرلەمان پارتە سیاسیەکان لە کۆبوونەوەی بەردەوام دابوونە بە تایبەتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم سەردەم ئەو ڕاو پێشنیار و ئەوانی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد بۆ ئەوەی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دانیشتن گفتوگۆ بکا بۆ ئەوەی سازانێک لەسەر ئەو سازانێک کە باسی لێوە دەکەن لەسەر دەستور دروست ببێت. ئەم کۆبوونەوەی پارتی و یەشەتیش دەزەمی هەموو ئەو هەوڵانەیە کە بەعام سەرکردایەتی سیاسی کوردستان دەیدات. بەڵێ ئەو پرسیارشمان لە کاگلێر کرد گەرنتیەک هەیە بۆ هەموارکردنەوەی دەستور وە کۆتەڵی ئەو سازانە دروستە بێ لەسەری؟ ئەمە تەبیعی ئێستا فرسەتێک لە پێشە کە 2 ساڵ ویلایەتی بەڕێسەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە فرسەتێک دێتە دەست بۆ زیاتر گفتوگۆکردن زیاتر پێکەوە دانیشتن ئەوڵدان بۆ سازان لەسەر دەستوری هەرێمی کوردستان کە ئەو ئەشکالیاتانەی کە هەیە جدی نەخشان لەسەر بکرێت ئیترس بە ملحەقی دەدێنە ئێستفتا یاخود بە ئیتیفاقێکی میساقێکی شەرەف لە نێوان ئەو ئەطرافێک کە پێشنیار و ڕەخنە و ملاحەزاتیان لەسەر دەستورەکە هەیە لەگەڵ دانی دەسەڵاتدار. بەڵێ سپاس بۆ قادر حەسەن پەرلەمانتاری لیستی کوردستانی لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ فەرمان دووبارە دەگەڕێنەوە وڵات لە ئێستادا کەشی پەرلەمان لە چه ئاستێکدایە وە چۆنە لە پاش پەسەندکردنی پرۆژە یاساکە؟ فەرمانگوێر لێمە؟ بەڵێ ئیسەجۆنێدا بەڵێ سەبارەت بە کەشی ئێستای پەرلەمان چۆنە لە پاش پەسەندکردنی پرۆژە یاساکە؟ بەڵێ دوای پەسەندکردنی هەردوو پرۆژە بڕیارەکە ئێستا کۆتایی بە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان هات دیارە سەدن پەرلەمانتاران لە هەوڵی ئەوەدان کە بگەڕێنەوە ینی لە پەرلەمانی کوردستان بستە دەرەوە ئێستا سەردەمیان سەرقاڵی بەشێکیان سەرقاڵی لێدوانی ڕۆژنامەوانی لەگەڵ ڕاگەاندنەکان سەرقاڵن بۆیە چاوەڕوان دەکرێتن ئەوەی کە بکرێت دواتر لە دەروی پەرلەمان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆبنەوەی هەر سێ فراکسیۆنەکەی خۆیان ساز بکەن بۆ دوایین یەکلاکردنەوەی دوایین هەڵوێستی خۆیان. ئێستاش ئەگەر کات هەبێ کات مابێ بە پێویستی دەزانم کە ڕئیسم پەرلەمانتارێشتر وەرگرم و چەند پرسیارێکە دەربارەی ئەم ڕەوشە و ئەم پشێوی ئەمڕۆکە لە پەرلەمانی کوردستان ڕوویدا وەربگرین. فەرموو فەرموو. بەڵێ ئێستاش دەچینە لای ناسکە تۆفیق پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتووی کوردستانی. بەڵێ ناسکە خان دەمەوێت هەڵوێستی ئێوە لەسەر ئەم پەسەندکردنی ئەم دوو پرۆژە بڕیارە بۆ درێژکردنەوەی بەتابەتی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم بزانین ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئێمە هەر لە سەرەتای هەر لە سەر شێوازی پێشکەشکردنی پرۆژە یاساکەوە بۆ پەلەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لە هەمان ڕۆژە بکرێ بە یاسا و گفتوگۆی لەسەر بکرێەوە بێژگە ئەوە 48 ساعات پێش مۆعیدەکەی دەدراوە بە پەرلەمانتار هەر خۆی ئەمە تەقدیمکردنەکەی یاسایی نەبوو ئەوەی ئەمڕۆژ ئەمەی گوزەری لە دوای گفتوگۆکردن و ئامادەکردنی پرۆژەکە و دەنگدانەکەی بە هیچ جۆری یاسایان نەبوو چونکە من ئێمە کە نزیک بووین لە منەسەکەەوە لە چەند بڕگەیەک ئالامانەکردە زۆر مەبینی دەستیان هەڵ نەبڕی بوو ئەسڵ کەسگەی لە قسەکانی سەرۆکی پەرلەمان نەبوو کەسگەی لە بڕگەکان نەبوو هەنێکی هەردەستی هەڵ نەبڕێ ئەوە بەدەر لەوەی ئێمە هەمومان وەکو ئۆپۆزیسیۆن لای منەساکەوە بووین ئەمانیش بە سەرۆکی پەرلەمان بڵێن بە لاپیتە بێ بە قسە بێ بڵێن ئەم شێوازە هەڵەیە لە تێپەڕاندنی یاسا ناکرێ یاسایەکی ئەوەنە گرنگ زیادکردنی دەسەڵاتی سەرۆکی هەرێم تا بە یاسایی سەرۆکایەتی هەرێم ئیقرار کراوە و مافی خەڵکەکە لەناو خەڵکە هەڵبژێراوە ئێستا بە شێوازێکی ئاوا دەسەڵاتی زیاکەی دەسەڵاتی درێژکەیتەوە بۆ 2 ساڵ بەبێ ڕۆژەماوەرگری لەبەرەوەی ئەمە ڕامان هەمان ڕای فراکسیۆنەکەی تری ئۆپۆزیسیۆنەوە بە هیچ جۆرە دەنگمان پێنەیەوە بە یاسای نازانین و بە خاڵێکی ڕەشێ زانین لە مێژووی پەرلەمانی کوردستان. بەڵێ بەرەزان سەبارەت بە دوای پێشادەکانی ئێستای پەرلەمانی کوردستان وەک پەیامبیرمان فەرمان محەممەد لە هەولێرەوە باسی لێو دەکات لە ئێستادا وەک لەوێنەکانیشا دەبینن کە پەرلەمانتارەکان لە ئێستادا پەرلەمان بەجێ دێڵن و کۆبنەوەکە کۆتایی هات لە پاشەوەی کە ئەو پرۆژە یاسایە پەسەند کرا. ئێمە بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەبارەی دوا پێشهاتەکان سەبارەت بە پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە بەرزان حەسەن پەیامبێری ناڕتی لەناو هۆڵی پەرلەمانەوە ڕاستەخۆ لەگەڵماندا سڵاو لێ بەرزان سەبارەت بە دوا پێشات و زانیاریەکان ئەگەر ڕوونی کێتەوە بۆ بینێران.
کاکتارە بۆ وریایی دەبەسەری بکەین بەرزانگوێت لێمە حاضرین کاکتارە حاضرە لەگەڵتانە بەرزانگوێت لێمە ئەم کاتت باش دوا زانێری پێشاتەکان و سەبارەت بەوەی کە دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە لە ئێستادا کەشی پەرلەمان چۆنە؟ زۆر سڵاو بۆ ئێوەی بەڕێزی ئێمە ئێستاکە لەگەڵ بەڕێوەبەری ڕاگەاندنی ڕاوێژکاری سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کاتارتمان لەگەڵا ئەمانەوە لەسەر دەمی خۆی کۆمەڵێک معلوماتی تازەمان پێ بدات سداوە بەو ڕۆژێکە ئەمڕۆکە لەناو پەرلەمان لەناو هۆڵی پەرلەمان ڕۆیات زۆر سپاس کاک تارق ئەگەر زیاتر لە معلوماتان سەبارەت بە هەروە بۆم باس ڕۆکە چی ڕۆیان بەڵێ لە ڕاستیدا دانیشتنی ئەمڕۆ دوو دانیشتم بوو بەیانی ئەوارەکەی خۆتان بینیتان بەداخەوە هەندێک حاڵەت ڕوویدا کە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ پێچەوانەی ئیتیچی کاری پەرلەمانتاری بوو و لە هیچ نەریت و ێسایەکی کاری پەرلەمانیشدا ئەوەی بینیمان ئەمڕۆ ڕووی نەداوە بۆیە جێنیگەرانی و بەڵام هاوکات لەگەڵ ئەوەشدا دانیشتنی یەکەم کە تەواو بوو دوای ئەوە بەر لە دەستپێکردنی دانیشتنی سەر لە ئێوارە ساعت نزیکی پێنج کە بەڕێوە چوو پرزگە و هێزەکانی پۆلیس لە پەرلەمانی کوردستان علاگەیەکیان دەست بەسەرداگرت کە ئەو علاگەیە بەناو لەفەی تێدایە لەفەی فەلافلی تێدا بوو هەژدە لەفەی وای تێدایە بەڵام سیرەکەی دوو دانەی فەلافلی تێدا بووە ئەوانی تر هەر هەمووی مەسافرە حەشار دراوە لە ناوەکەی لە باتی فەلافل سافرە دانراوە ئەمە ئەو هێزەکانی پۆلیس لە تەحقیق لەگەڵیان بەردەوا من بەڵام هەموو ئاماژەکان ئاماژە دەکات کە ئەو بەرەزانەی لەوە ئۆپۆزیسیۆن داوای ئەم جۆرە لەفانەیان کردو بۆ ئەو کە ئەو سافرانە بگا بەوان و لەنێو هۆڵەکە بتوانن بۆ لەناو پەرلەماندا ڕێگە نادرێ ڕۆژنامەنووسان حاڵەتەکە ڕووماڵ بکەن کاکتارق لە کاتێکدا کە ئەم حاڵەتە ئەمڕۆ داوا لەمڕۆوە لە نیۆڕۆ تا ئێستا بە شێوەیەک باس دەکرێت کە دەماودەم هەر کەسێک و بە شێوەیەک باسی دەکات بۆ ئێوە ڕێگە نادەن کە ڕاگەیەندەکان ڕۆژنامەنووسان ئەمڕۆ داوا ڕووماڵ بکەن وەکو خۆی دەڕاستیدا قسەکەی تێناتانە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە سیستەمەکانمان تازە نەکردیتەوە بەداخەوە ئەمڕۆ بەپێر زیانێکی زۆریان لەڕێ ئەو پەرلەمانتارەی برادرانی گۆڕان بە هەموو سیستەمەکە گەیاندەوە جارێکی لەبێ شەریکەکان بێنەوە ئەو سیستەمە تێدا چونەوەی بۆ بکەن ئەمە زیانێکی گەورە بوو و لە هیچ پەرلەمانێکدا نەبوو پەرلەمانتارێک پەلاماری ئامێری پێشکەوتووی دەنگدان و سیستەمی ئەلکترۆنی بدا و هەڵی وەشێنتەوە من مەبەستم لە ڕووماڵکردنەکەیە کاکتارق مەبەستم لە ڕووماڵکردنەکەیە ڕێگە نەدراوە ڕۆژنامەنووسان ڕووماڵی ڕووداوەکە بکەن پەرلەمانتاریدا بگونجێ بۆیە جێگەی داخە ئێمە هیوادارین کە پەرلەمانتاران بتوانن گفتوگۆکانی ناو هۆڵی پەرلەمان تەنانە لەگەڵ بۆچوونی جیاوازیشانەبی زۆر طبیعیە زۆر ئاساییە کاری پەرلەمانی وایە بۆچوون و ئایدۆلۆژیای جیاوازی تێدایە بەڵام پێویستە کە هاتمەدەرەوە وەکو برا وەکو دووە خوشکبرا لەگەڵ یەکتری مامەڵە بکەن نەکە ئەو هەندێک ڕوودا و کە ڕوویاندا بەڕاستی نەخوازرا بوون پێچەوانەی یاسا بوون پێشێرکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوون چونکە چێ حەق بەولایانەدا کە زۆری نەبی یا کەمی نەبێ ئیرادەی خۆی بە زۆر فەرزکا بەسەر ئەندامەکانی تر چونکە پەرلەمان عیبارەت نییە لە چوار پێکهاتە یا چوار فراکسیۆن یا شش فراکسیۆن پەرلەمانی کوردستان زیاتر لە 15 فراکسیۆن پێکهاتەی جیاوازی تەخۆ گرتووە بۆیە دەبێت ڕێز بە ئیرادەی ئەو خەڵکە بگیرێت کە دەنگی بۆ فراکسیۆنی پێکهاتانە داوە بەتاکەی هێزەکانی ئیدارەی پەرلەمان و لەگەڵ ئاسایشی پەرلەمان ڕێشوێنی خۆیان لەگەڵ ئەو بەڕێزە دەگرنە بەر کە هەوڵی داوە ئەو چەند لەفەیە کە بە سافرە پڕکراوەتەوە سافرە لەناو بۆ لەناو هۆڵی پەرلەماندا لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بەکاردەهێنرێتن و کاکتارق ئێمە مەبەستمان لە شیاوی و نەشیاوی ڕووداوەکە نییە باس لە ڕاستی دروستی ڕووداوەکە دەکەین لار هۆڵی پەرلەمانی هەر وڵاتێکدا ئەمە ڕوو دەدات ئێوە بۆ ڕێگەتان نەدا کە وەکو خۆی بگوازرێتەوە بینەران بیبینن بۆ ئەوەی ڕاستی دروستی ڕووداوەکە وەکو خۆی بگەیەندرێت و یاخود ببینرێت بەداخەوە دیارە کاکتارق ئامادە نەبوو وڵامی ئەو پرسیارە بداتەوە بەڵێ بەرزان ئەگەر باس لەوە بکەی چۆن ئێوە ڕێگەتان پێ نەدرا کە ڕووماڵی ڕووداوەکە بکەن ئەگەر ڕێگەتان پێ نەدراوە بە شێوەیەک باسکە وەکو خۆی ئایا ئێوە ڕێگەتان پێدرا یاخود نا و ئێوە زیاتر نزیک بوون لە هۆڵەکە بەڵێ دیارە ئێمە ڕێبەیش ڕێگەمان پێ نەدراوە تەنها لە دەرەوەی هۆڵەکەین بەڵام بەپێ هەندێک سەرچاوە کە بەدەستمان دەگات لەلایەن هەندێک سەرچاوی تایبەتەوە کە بە جوانی تەسویری ناوە کراوە لە کاتی ئەو پشێوانە دوجار لە داهاتوودا بۆ بینەرانی خۆشەویستی هێناسی بڵاوی دەکەینەوە و بەدەستمان دەگات واتە بەرزان ئێوە لە ژوورێکی ترەوە تەنها شاشەیەک دەبینن پەرلەمان چۆنی لە سەرەتاوە چۆن سەرچاوی گرتووە و دوجار گەشت بەشوێ ئێمە لە داهاتوودا هەوڵ دەین بۆ بینەرانی هێناسی بگەێنین
بەڵە بەرزان سەبارەت بە ڕووماڵکردنەکەی ئێوە ئایا سەبارەت بە دانیشتنی دوو هەم ڕێگەتان پێدرا کە ڕووماڵی بکەن؟ بەڵێ بە هەمان شێوەی دانیشتنی یەکەم دانیشتنی دووەمیش ڕێگایان پێ نەداین بەی شێوێت ئێمە ئێستاکە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان ڕووماڵی ڕووداوەکان ئەکەین لێشا وەکو ئەیبینن بەڵێ بەرزان بەڵێ سپاس بۆ بەرزان حەسەن پەیامبێرمان لە هەولێر سپاس بۆ زانیاریەکانت دەگەڕێن لای فەرمان محەممەد پەیامبێرمان لە ناو هۆڵی پەرلەمانەوە هەروەها ئاواز عەبدولواحید پەرلەمانتاری لیستی کوردستانی لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا ئامادەیە بۆ لێدواندان لەگەڵ فەرمانی پەیامبێرمان سڵاو لێبێ دووبارە فەرمان فەرموو. بەڵێ دووبارە سڵاو دیارە ئێستاکە یەکێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کوردستان لە سەرپشتی پارتی دیموکراتی کوردستان ئاواز عەبدولواحید لەگەڵمان دەبێت. سەرەتا ئاوازتان لەو پرسیارەوە دەست پێ دەکەین ئایا بەس لە سازانی نیشتیمانی دەکرێت ئایا پێتان وایە سازانی نیشتیمانی وەک ئەوەی کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن لە نێوان تەنها یەکێتی پارتیدا لە نێوان دوو حزبدا ئەمە پێی دەوترێت سازانی نیشتیمانی؟ پێچوانە ئەوەی کە ئەوان لە سازانی نیشتیمانی دەکەن ئەگەر مەبەستیان سازانی نیشتیمانی دەبارەت بنکان بە خۆداگرتن بە گفتوگۆ بە حیوار سازانی نیشتیمانی بکرێت. سازانی نیشتیمانی بە کردداری ناشایستە بە ڕفتاری نامەدەنیانە بە هینانی ساتیرە بۆ ناو پەرلەمان ڕوونادا. سازانی نیشتیمانی بە گفتوگۆ ماوەیە کە سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەردەم سەرۆکی لیستەکان و دانیشتووە سەردانی زۆربەی حسابەکانی کردووە. مەبەستی ئەوان سازانیە تەنیا وشەیان بەسەر زمانەوە گفتە باز لە سازان دەکەن بەڵام لە عەمەلدا پەیڕەوی ناکەن. سازان پێویستی بە فەرحی نوێ هەیە بە ڕێگەساری نوێ هەیە بۆ لێرتێگەیشتن پێش نزیک بوون هەیە بەڵام تۆ تەنیا مەبەستێک وشەیەک بەسەر زارێ بگری بە مەسی سازانە بەڵام لە عەمەلدا پەیڕەوی نەکەی. ئەوەی کە ئەمڕۆ دیسان ئەمە نە نیشانەی سازانە نە نیشانەی دام بە خۆداگرتنە نە نیشانەی ئەوەی کە بیانەوێت لێبەردێک لەسەر دیوارەدا وەکێ بتوانن ئەو ئەزمونە بەرەو پێشتر بگەینە. بەڵێ ئاوازخان ئەگەر گوێت لێمانە کاک سەرنگ فەرەج کە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕانە ڕخنەی لە شێوازی دەنگدانەکە گرت و باسی لەوە کرد کە شێوازی دەنگدانەکە بە شێوەیەک بوو کە وەک خۆی دەڵێت تێپەڕاندنی پرۆژە یاساکە بوو نەک دەنگدان لەسەری. من نظرم لەگەڵ ڕێزم بۆ کاک سەرنگ ئەگەر خۆی جەوێکی وا نەخۆڵکێنێت کە بتوانین بە ئارامی گوێمان دەخوێنێت پرۆژە یاساکە بێت. پرۆژە یاساکە لە بۆکسی گشتان تەمانەوەداندا بوو. کاک سەرهەنگ و خۆی و فراکسیۆنەکەی ڕێگر بن لەبەرەوەی کە سەرۆکاتی پەرلەمان بتوانێت بەرنامەکە بە واضحی بۆ ئەندامان بخوێنێتەوە خۆیان بەربەبوونەتر گلەیی بکەن. ئەم کردداری کە لە مێزدان قبولان لە بیدایەت فکردنیان لە خولیسیان بەم ڕفتار و هاتنە پەرلەمان و کۆتایی خولیسەکە بە هەمان ڕفتار لێ دەسەدە ئیتر خۆیان بەربەستن لە بەردەمەوەی کە بتوانن گیانە پرۆژە یاساکە بتوانەوە. ئەگەر سەرۆکاتی پەرلەمان قەناعەتی شەخسی خۆم وایە 15 ڕۆژی تریشە بۆ دانابن بۆی بخوێنمانەوە ئەم ڕفتاریان دەکرد کە پێشتر پێشوەختی بڕیاریان لێدا بوو. بەڵێ ئاوازخان سەبارەت بە ئەوەی کە پەرلەمانی کوردستان بۆی هەیە ئەم ماوەیە درێژ کاتەوە یاخودنە ئێوە بۆ چونتان چیە وەکو پارتی دیموکراتی کوردستان یاخود فراکسیۆنی لیستی کوردستانی لەناو پەرلەمانی کوردستاندا؟ بەڵێ وەکو فراکسیۆنی کوردستانی حتمەن ڕێیمان وا بووە لە فەراغی بۆی کە فەراغێکی یاسایی دەسەڵاتی لە کوردستان پەیدا نەبێت پەرلەمانیش بۆ پێیەکە مەسائل دەسەڵاتی دەشریعیە لە هەرێمی کوردستانەوە پێی بەوتەی ئەوانیش کە پرسە سار و سمازەکان دەبێت لە پەرلەمان بڕێ لێ بدات بڵم پێرەوە لیستی کوردستانش پرۆژە بڕیاری تەقدیم کرد بۆی کە ماوەی سەرۆکاتیێرم بۆ مای 2 ساڵ درێژ بکرێتەوە بۆی کە لە خلال ئەم 2 ساڵەدا بتوانن هەروە بگەنە چارەسەرێک بۆ پرسی دەستورێک بۆ گشت ئەو کێشانەی کە ڕاوکردە بە چارەسەر نەکرایمانەوە. هی پەرلەمانی کوردستان نیشانیە بۆەوە بووە بۆی کە لە 21 کە بڕیارە هەڵبژاردنە دوام بگرێت فەراغێکی یاسایی پێیانە بۆ پڕکردنی ئەم بەشە یاسایی ئەم پرۆژە بڕیاری پێشکەش کردە کە بڕوا ناکەم لە مای هیچ هەڵێکی باشتر هەبوایە. بەڵە سپاس بۆ ئاواز عەبدولواحید پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بەڕێزان دەچینەوە لای بەرزان حەسەر پەیامبێرمان لە هەولێرەوە بۆ زانیاری زیاتر و ئەحمەد وەرتی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵیدایە بۆ لێدواندان. دووبارە سڵاو لێبێ بەرزان بەڵێ فەرموو. سڵاو لێوە طبعا ئێستاکە لەگەڵ بەڕێز ئەحمەد وەرتی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە پەرلەمان لەگەڵمانە مانای ڕاوبۆچینی ئەو بەڕێز وەربگرین لەسەر ئەو ڕەوش و بۆچینەی کە ئەمڕۆکە لە ناو هۆڵی پەرلەمان ڕوویدا. بەڕێز کاک ئەحمەد بۆم باسکەی بۆچینی بەڕێز سەبارەت بەم ڕەوشەی کە ئەمڕۆکە لە ناو هۆڵی پەرلەمان ڕوویە بۆم باسکەی سپاس دەکەین. بەڵێ زۆر سپاس. ئەوەی ئەوڕۆ دیارە لە هۆڵی پەرلەمان ڕوویدا بریتی بوو لە ناڕەزایەتی لە ئەنجامی ئەو دوو پرۆژەیە کە پێشکەش کرابوو لەلایەن فراکسیۆنی کوردستانیەوە سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم. لە ئەنجامدا بەداخەوە هەندێک بارگژی لێکەوتەوە هەندێک ئاڵۆزی لە ناو هۆڵی پەرلەمان هاتە ئاراوە
کە ئێمە هیوادار بووین کە بە شێوازێکی تر گزارش لەو ناڕزایەتیانە بکرێت هەموو فراکسیۆنەکان هەموو لیستەکانی پەرلەمان و هەموو ئەندامێکی بەڕێزی پەرلەمان مافی ئەوەی هەیە کە ناڕزایەتی دەربڕێ دژی هەر یاسایەک هەر پرۆژەیەک بوەستێتەوە و تەعبیر لە ڕاوبۆچوونی خۆی بکە ئێمە هیوادار بووین کە سەرنەشێشێ بۆ ئەوەی کە پەرلەمانیەک بدرێەوە دژی لێ بکەوێتەوە یان جام و دەرگا و پەنجەرەکان بشکێندرێن بە هەر حاڵ ئێمە هیوادار بووین کە بە شێوازێکی تر ئەو تعبیرانە بکرێت بەڵام خۆشبەختانە دوای هەموو ئەو ئاڵۆزیانە و بازگرجانێک کە ڕوویدا 2000 هێوەربوونەوەیەک بەهۆڵی پەرلەمانەوە دیار بوو. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر لێمانە ئێوە وەکو فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی ئایا لەگەڵ ئەوەدا بن کە ماوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان درێژ بکرێتەوە ئەو ناڕزایەتی و توندوتیژیانە بە شێوازێک ئەتوانین کە ناوی بڵێن توندوتیژی هەر بەردەوام بووە تا دوای پەسەندکردنی هەردوو پرۆژەکەش لەلایەن پەرلەمانەوە. کاک ئەحمەد پرسیارەکەمان ئەوەیە ئێوە وەکو فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ پرۆژە یاساکە بوون واتە دەنگتان پێدا لە هۆڵی پەرلەماندا؟ ئێمە لەگەڵ بەو شێوەیە لەگەڵ نەبووین کە بەو شێوازە پەسەند بکرێن چونکە ئێمە هەندێک دیری بۆچوونی خۆم بە تایبەتە من لەسەر پەسەندکردنی یاخود درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و سەرۆکی هەرێم هەبوو کەواتە ئێوە لەگەڵ چی شێوازە نەبووین لەگەڵ نەبووین. ئێوە لەگەڵ چی دابوون کەواتە ئەگەر بۆ شێوازە ئێوە لەگەڵی نین؟ ئێمە بەڕاستی لەگەڵەوە بوون کە سازانێک بکرێت لە نێوان هەموو فراکسیۆنەکانە و ماوەیەک بدرێت بە پەرلەمان هەموو لایەنەکان حیوار بکەن گفتوگۆ بکەن بتوانین بە تەوافقەشی نیشتیمانی لەسەر ماوەیەک ڕێککەوین ئەگەر مەبەست هەموارکردنەوەی پرۆژەی دەستورە بتوانین ئێمە لەو سەقف زەمەنیە بتوانین هەمواری پرۆژەی دەستور بکەین چونکە ئێمە پەرلەمانی کوردستان ماوەی کاک ئەحمەد بەورە جەنابە دەڵێ دەبوو گفتوگۆ بکرێت ئەو خوێندنەوەی کە بۆی کرا گفتوگۆ نەبوو کاک ئەحمەد ئەو خوێندنەوەی کە بۆی کرا خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە پێت وایە ئەوە گفتوگۆ نەبوو بۆیە خۆتەڵی دەبوو گفتوگۆی لەسەر بکرێ؟ ناخۆی بەپی پەیڕەوی ناخۆ دوو خوێندنەوە بۆ هەموو پرۆژەیەک دەکرێت پرۆژەی یاسا و پرۆژەی بڕیار خوێندنەوەی یەکەم تەنها عنوانەکانی پرۆژەکە دەخوێنرێتەوە لەگەڵ ناوی ئەو کەسانی کە پرۆژەکەیان پێشکەش کردووە لە کۆبوونەوەیشی تردا خوێندنەوەی دووهەم دەکرێتەوە کە بریتە لە گفتوگۆکردن و دەنگدان نەسەری دیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەی پێشنیوەڕۆیە بە هەمان شێوە خوێندنەوەی یەکەم بۆ دوو پرۆژەکە کرا لە کۆبوونەوەی ئێوارەیە خوێندنەوەی دووهەم کرا کە گفتوگۆکردن و پەسەندکردنی بوو ڕاستە عرفی پەرلەمان بە شێوەیەکی گشتی بۆ شێوە بووە کە خوێندنەوەی یەکەم لە کۆبوونەوەی کاکرێ ماوەیەک ئەدرێ بە لیژنەکان بۆی راپۆرتی خۆیان ئامادە بکەن پاشان خوێندنەوەی دووەم دەکرێت بەڵام بەپەی پێڕەوی ناوخۆ مادام خوێندنەوەی یەکەم لە کۆبوونەوەیەکە بۆ خوێندنەوەی دووەم لە کۆبوونەوەی ترا بووە دەتوانین بڵێن بەپەی پێڕەوی ناوخۆ بووە بەڵام لەسەر شێوازی پەسەندکردنەکە و ئەو لەوەی لە ناوڕۆکی پرۆژەکان هەبوو ناڕزایەتێکە زیاتر لەلایەن فراکسیۆنەکانەوە لەسەر ئەوە بوو. زۆر سپاس بۆ ئەحمەد وەرتی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستاندا. بەڕێزان بڵێ ئێمە بەردەوامی لە ڕووماڵکردنێکی تایبەت بۆ دوو دانیشتنی ئەمڕۆیی پەرلەمانی کوردستان کە تایبەت بوو بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و ئەو پرۆژە یاسایی کە پێشنیاز کرا لەلایەن فراکسیۆنی کوردستانیەوە پەسەند کرا کە بەپێی پرۆژە یاساکە ماوەی سەرۆکایەتی پەرلەمان درێژ کراوەتەوە بۆ مانگی یانزەی ئەم ساڵ واتە 2013ەوەها ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان درێژ کراوەتەوە بۆ 19/8 2015 کە وەک لە پرۆژە یاساکە ئاماژەی پێدراوە نووسراوە کە ئیتر بۆ دووهەم جار درێژکردنەوەی نییە. بەڵێ بەڕێزان دەچینەوە لای فەرمان محەممەد پەیامنێرمان لە هەولێرەوە. سڵاو لێ بێ فەرمان وا دیارە پەیام ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لەگەڵتە بەڵێ فەرموو. لێوەش دووبارە من دەبێت بە پرسیاریەوە لە پەیامخان بکەم دەربارەی ئەوەی کە لایەنەکان فراکسیۆنەکانی کوردستانی لایەنەکانی و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ تۆمەتبار دەکەن کە ڕێگەیان نەداوە گویان لە خوێندنەوەی پرۆژە بڕیارەکان بێت و دواتر سەبارەت بە بردنەوەی ئەو ساترانە بۆ ناو هۆڵی پەرلەمان دەبێت لەسەر ئەمانە پرسیاریان لێ و بابزانین بۆ چنیوان لەسەر ئەمەتیا پێیان خان دەبێت ئەو بپرسم
ئێستا تۆ ڕاستەوخۆ لە ڕێگای مانگە دەستکردەکانەوە لە شاشەی ئەناسی بۆ بینەران ڕوونکردەوە لەسەرەوە فراکسیۆنی کوردستانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ تۆمەتبار دەکەن کە ئێوە ڕێگەتان نەداوە پێویستان خستە ناو هۆڵی پەرلەمان کە جێتان لە خوێندنەوەی هەردوو پرۆژە بڕیارەکە بێت لە ناوەڕۆژی پرۆژە بڕیارەکە بێ و پێشتر ئێوە بینتان کردووە شێویتان دروست کردووە ڕای ئێوە چییە لەسەر ئەمە؟ دیار ئێمە وەکو فراکسیۆن معرەزە ئێمە ئەو شێوەمان دروست کردەوە بۆ ئەوەی ئەو دوو پرۆژە یاسایە کە ئەسڵەن بە ناقانونی بە نایاسایی هاتوۆتە ناو هۆڵی پەرلەمانەوە چونکە هەموو پرۆژە یاسایە لە یاسای لە پەیڕەوی پەرلەماندا هەروەها لە عرفەکانی پەرلەماندا ئەبێ پرۆژە یاسایەک بێت لە بەرنامەی کارا پێش 48 ساعت بخێتە بەر ئەندام پەرلەمان بەڵام ئەمە بەداخەوە ئێمە ئەمڕۆ ئەبوایە سعاتدا دانیشتنی پەرلەمان بکرایە بەڵام تەئجیل کرا بۆ سعات 1 لە سعات 12 بەرنامەی کارمان بۆ هاتووە کە ئەو دوو پرۆژە یاسایی تیا بووە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا سعات 1 ئێمە پێشنیاری ئەوەمان کرد پشووی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆ 15 ڕۆژ بۆ ئەوەی سازانێک لەسەر ئەو یاسایانە دروست بکرێ بەڵام بەداخەوە ئەوەیان نەهێشت یەکسەر بەڵێ پێم خان ئەگەر گوێت لێمانە بەڵێ پێم خان یەکێک لە داواکانی ئێوە وەکو فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەو بوو کە پرۆژە دەستوری هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە بە پێی مادەی دوی پرۆژە یاساکە لەو ماوەیەدا کە لە مادەی یەکی ئەم یاسایەدا دیاری کراوەتە کاتەکان پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە سازان هەموار دەکرێتەوە ئایا ئەمە داوایەکی ئێوە نەبوو؟ داوای ئێمە بوو بەڵام بەماوەیەک 15 ڕۆژ ئێمە وتمان داوای 15 ڕۆژمان کرد بۆ ئەوەی ئەو سازانەی لەسەر بکرێت نەک ئەوەی کە 2 ساڵ تۆ سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە بۆ ئەوەی سازانی لەسەر دروست بکرێت هەرچەندە ئەبوایە ئەمە کە پێشتر لە بڕیاری ژمارە 2 کە باسی دەستور ئەکات بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان کە ئەمە 2 ساڵە ئێمە ئەوەمان نهاتوۆتە دی و جێبەجێیان نەکردووە ئەمە خۆی خاڵێکە دواتر ئێمە کە باسی ئەوەمان کردووە کە شێویمان خستۆتە ناو پەرلەمانە بۆ ئەوە بووە کە نێڵین ئەو دوو پرۆژە یاسایە تێپڕ بێ هەرچەندە سەرۆکایەتی پەرلەمان کە خوێندیەوە ئەندام پەرلەمان کە واژووی لەسەر ئەو بڕیارە کردووە ئەڵێ من گێمرێ نەبووە و دەنگیشم پێ نەداوە کە چی لەپڕ سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوە کرد سپاس بۆ پەیام ئەحمەد پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان بەڵە بەرەزان شەوی ڕابردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە بە گوێرەی زانیاری نافەرمیەکان هەردوو لە ڕێکەوتون لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بۆ مانگی 11 داهاتوو لەگەڵ درێژکردنەوەی وادەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی تر بەڵام تا ئێستا ئەم زانیاریانە وەک پێشتر ئاماژەمان پێداوە بە ڕسمی پشتڕاستیان ڕەت نەکراوەتەوە بەڵێ دووبارە دەچێن لای پەیامێرمان بەرزان حەسەن لە هەولێرەوە وا دیارە دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان پەرلەمانتاری کوردستان یاخود پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی لەسەر پشکی یەکێتیی نیشتیمانی کوردستان ئامادەیە بۆ لێدواندان فەرموو بەرزان بڵێ بەرزان لە ئێستاکە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە بەڕێز کاک دکتۆر سەرۆر لەسەر پشکی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانە ئەمانەوێ ڕاو بۆچینی بەرز وەگرینکای دکتۆر سەبارەت بەو ڕەوشەی ئەمڕۆکە لە ناو هۆڵی پەرلەمان ڕوویە بۆچینی بەرز سەبارەت بەمە بەڵێ زۆر سپاس دیارە ئەوڕۆ بەداخەوە ئەو ڕەوشەی لە نێو پەرلەمانی کوردستانداکەوە هاتەکایەوە مەبەستی ئێمە زیاتر لەو پرۆژە بڕیارەکەەوە دەرچووە چەند مەبەستێکمان هەبووە کاتێک پێشکەش کراوە یەکێکیان ئەوە بووە ئەو بۆشاییە یاساییەکەوە دروست دەبێت نەهێڵدرێت چونکە ناکرێت ئێمە کە نوێنەرانی خەڵکین پەرلەمانی کوردستان بگاتە حدێک بۆشایی یاسایی دروست بێت و کاتی تەواو بێت و هەڵبژاردنیش نەکرا بێت چونکە هەر بەپێی ئەمە ئێستاکە 28 پەرلەمانی کوردستان خولەکەی کۆتایی پێدەهێنرێ بەڵام 21 نۆ هەڵبژاردن دەکرێت خۆ دەبێت درێژکرێتەوە هەر بۆیە تەنها تا مانجی 11 درێژمان کردوێتەوە ماوەکەی بۆ ئەوەی ئەو بۆشایە نەبێت بەڵام سەبارەت بەو بڕیارەکەی تریش پرۆژە بڕیارەکە کە مەسەلەی درێژکردنەوەی ماوەی ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ ماوەی 2 ساڵە ئێمە بەڕاستی ئەوەی بەلامانەوە گرنگە سازانی نیشتیمانیە ئەو قەیرانەیەکەوە هەرێمی کوردستانی تێکەوتووە بەڕاستی جۆرێک لە بارودۆخێکی چەقبەستویی هەیە پێویستە هەمومان هەست بە لێپرسراوێتی بکەین دوور لە بەرژەوەندی حزبی و مزایداتی سیاسی بین دەبێت چارەیەک بۆ ئەو بەسەلەی ئەو قەیرانە بدۆزینەوە دەبێت واقعبینیش بین هەر لەو پێناوەشدا بووە
بەڕاستی ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بێت سازان بووە سازان لەسەر دەستور ئەو دەستوری کەوا ئێمە چەندین ساڵە هەمانە بەڵام دیارە نەخراوەتە بەرنامەی کارەوە هەم برادرانی پارتی دیموکراتی کوردستان دەبێت ڕفراندۆمی لەسەر بکرێ بەو جۆرەی هەیە دکتۆر سەرور ڕازی نەبوو بە هیچ شێوەیە بەڵێ دکتۆر سەرور جەنابەت باس لە سازان لەگەڵ ئەوەدا بووینکەوە بەڕاستی وەکو ڕۆڵێکمان بینی بەڵێ دکتۆر سەرور پێی بڕیارەکە لە بەرامبەردا ئەوەیە دەستور دەهێنرێتەوە پەرلەمانی کوردستان و سازانی لەسەر دەکرێت و هەموار دەکرێت پێمان وایە ئەمە لە خزمەتی میلەتەکەمانە نەوە کا جۆرێک لە مزایەداتی تر. دکتۆر سەرۆ جەنابەت باس لە سازان دەکەیت ئەوەی کە باس دەکرێت لە ئێستادا لە کۆبوونەوەکەی شەوی ڕابردووی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا باس لە ڕێکەوتنێکی سیاسی دەکرێت بۆ ئەم پرۆژە یاسایە و ئێوە پێشتر دژی ئەم پرۆژە یاسایە بوون لەناو پەرلەماندا. نەخێر ئەمە دوو بابەتی لێکجایە پێم وایە تێکەڵکردنێکەیە بەڵێ من ئێستاش لێرە دەیڵێمەوە ئەو پرۆژە بڕیارەی کەوا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە دژی بووین بەڵێ دژین ئێستاش دژین ئەو پرۆژە بڕیارەی کە لە ڕابردوودا هەبوو دوو پرۆژە بڕیار بوو یەکێکیان سەبارەت بە ماوەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بوو کە تیایدا هاتبوو پەرلەمانی کوردستان درێژ دەکرێتەوە هەتا ئەو کاتەی پەرلەمانێکی تر هەڵدەبژێردرێت و بە هەمان شێوە ماوەی ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێم درێژ دەکرێتەوە هەتا ئەو کاتەی سەرۆکێک هەڵدەبژێردرێت بۆ هەرێمی کوردستان لەم دوو پرۆژە بڕیارەدا ئێمە دژی بووین لەبەر چەند هۆکارێک یەک لەبەر ئەوەی ماوەکەی دیار نەبوو ئەو پرۆژە بڕیارەکەەوە پێشکەش کرا بوو کە ئێمە ڕێگر لە بەردەم ئەوەی کەەوە خوێندنەوەی بۆ بکرێ و بخرێتە بەرنامەی کارەوە دەکرا بەپێی ئەو پرۆژە بڕیارە ئەگەر پەسەند بکرا بواە ئایا ماوەکەی 10 ساڵی ترەیان 20 ساڵی ترەکەەوە سەرۆکی هەرێم هەر سەرۆکی هەرێم دەبێت و ئەو پەرلەمانەش وەکو پەرلەمانەکەی 92مان هەر بەردەوام دەبێت ئێمە لەگەڵ ئەوەدا بووین کەوا ماوەکەی دەبێت دیاری کراو بێ هەر بۆیە باوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەو پرۆژەی بڕیارەی ئەمڕۆ تەنها چەند مانجێکە و سەبارەت بەوەی سەرۆکی هەرێمیش تەنها بۆ ماوەی 2 ساڵ دانراوە واتە کاتەکەیمان دەستنیشان کردێ بەڵێ ئێمە دژی پرۆژەکەی تر بووین بەڵام ئەمەیانمان پەسەند کرد و خاڵی دووەمیشیان ئێمە لەگەڵ ئەوەدا بووین کاتێک درێژ دەکرێتەوە ئەو ماوەیە پێویستە هۆکارەکەی دیار بێ ئایا هۆکاری چییە ماوەی پەرلەمانی کوردستان لەبەر ئەوە درێژ کرایەوە چونکو فراغێکی یاسایی دەبوو چەند مانگێکیشە ماوەی سەرۆکایەتی هەرێمیش لەبەر ئەوە درێژ کرایەوە چونکو ئێمە داوامان کردووە کەوا سازانێکی نیشتیمانی بکرێت لە بەرامبەردا ئەگەر تێبینی بکەن مادەی یەکەم کە باز لەوە دەکا بەڕێز سەرۆکی هەرێم ماوەکەی بۆ 2 ساڵ درێژ دەکرێتەوە لە مادەی دووەمدا باز لەوە دەکا لەو ماوەیەدا دکتۆر سەرور ئێوە سوورن لەسەر وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان بەڵێ سوورن لەسەر وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان لە 21 ئەیلولدا بەڵێ ئێمە سوورین لەسەر ئەوەی کەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بۆ جارێک لە جارەکان وەکو خەڵکانی تریش ئێمە ئەگەر وایە ئێوە بۆ لەگەڵ ئەوەدا بوون کە بۆ لەگەڵ ئەوەدا بوون کە ماوەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە ئێستادا درێژ بکرێتەوە بۆ تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆ مانگی 11 بۆ لەگەڵ ئەوەدا بوون ئەگەر وایە کێشەکە ئەوە نیە ببوورە خۆی لە یاساکەدا هاتووەکەوە لە 21 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت بەڵام خۆت دەزانی لە 28 بەپێی یاسا ئەو پەرلەمانە سقوط دەکات کە سقوط دەکات و شەرعیەتی نامێنێت لە 21 ئەو مانگە چی دەبێت لە ماوەی ئەو مانگەدا فراغێکی قانونی دروست دەبێت بۆ یەکی 11 داناوە بۆ ئەوەی تاکو یەکی 11 ئەو پەرلەمانی داهاتوو دەست بەکار بێت تەنها ئەو چەند مانگە لە پێناو ئەوە دانراوە سەبارەت بە پرسیارەی ترکە کردت بۆ ئەوەی تەواوی بکەم ئێمە لەگەڵ ئەوەداین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بەڵام بە حاڵەتێک هەیە لە بەرچاومان گرتووە داواشمان کردووە ئەم ڕۆژ داوامان لە بەرە سەرۆکایەتی پەرلەمان کرد و ئێستاش کەوا من هات بە دەرەوە لای بەرە سەرۆکی پەرلەمان بووین داوامان کرد ئێمە دەمانەوێت هەڵبژاردن بەڵێ دکتۆر سەرور زۆر سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر سەرۆ عەبدوڕەحمان زۆر بە کورتی دکتۆر زۆر بە کورتی زۆر بە کورتی لەگەڵ ئەوەداین لەسەر ئامارەکان ئێمە داوامان کردووە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێ هەر بۆیە بەیانی پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر ئەوە دەدات ئەم لیژنەی لێکۆڵینەوەیە دەبێت پێک بێت بۆ ئەوەی ئەو ئامارە نادروستەیەکەوە هەیە ساغ بکرێتەوە ئەگەر ئەمە نەکرێت پێمان وایە هەڵبژاردن هیچ مانایەکی نابێت سپاس بۆ دکتۆر سەرۆ عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزان بێگومان NRT هەمیشە لەگەڵتان دەبێت بۆ گواستنەوەی ڕووداوەکان وەک خۆی بە شێوەیە کە بتوانین دوا پێشاد و زانێرەکان بگەین و پاش کەمێکتر پرۆگرامی مایکی خەڵک لەگەڵتان بەردەوام ببێت بۆ گرنگی وەرگرتنی ڕاوتێبینی و سەرنجی هاوڵاتیان لەسەر ئەم پرسە کە پەسەندکردنی پرۆژە یاسایی
درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بوو هەرشاد بن.